بەڵێ هۆکاری دووبارەبوونەوەی ئەم هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان بۆچی؟ کێ لە پشت موشک بارانکردنی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوەیە؟ بۆچی بکەرانی ئەم هێرشانە دیاری ناکرێت؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکات بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم هێرشانە بێتەوە؟ ئەمانە و چەندان پرسیاری دیکە لەگەڵ بەڕێز جەباریاوەر فەریقی یەکەمی خانەنشینکرا و شارەزای سەربازی گفتوگۆ و شرۆڤە دەکەم. بەڕێز جەبار شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. هەر بۆ پرسیارە دەست پێکەم، بۆچی هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج و موشک باران دەکرێت؟ هۆکاری چییە؟ سپاسان دەکەم ڕێزم هەیە بۆ بەڕێستان و بۆ بینەران بەگشتی. من جارێک تەرۆکو خۆت ئاماژەت بە پێگە و ناومدا. من فەریقی یەکەمی خانەنشینم لەبەرەوەی ئەوەی کە ئێڵێم ینی وەڵامە دەمەوە وەڵامێکی تایبەت بە خۆمە، یان تێڕوانینی خۆمە شتی فەرمی نیە، چونکە من ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە نەماوە. بەڕاستی مەسەلەی موشک بارانکردن یان بە موشک یان بە درۆن زۆر جاریش هەر هەرێمی کوردستانی نەگرێتەوە حەقیقەت. یعنی ئێستا مەسەلەی موشک باران ناوچەکانی تری عێراقش گرتوێتەوە. زۆر جار هەیە بڵێن سەفارەتەکان بەتایبەتی سەفارەتی ئەمریکا ناوچەی سەوز جارێک ماڵی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق، ناوچەکانی عین الئەسەد، زۆر جار هەیە ڕەتڵەکانی هاوپەیمانان کە لە بەسڕاوە دێن هاوکاری دێنن، ینی بۆ هێزەکانی عێراقییان پێویستەکانی خۆیان دێنن ئەبنە ئامانجی ئەم کارە تێکدەرانەیە. لەبەرەوەی تەنەها هەرێمی کوردستان نییە، ینی زۆر شوێنی تریش هەیە ینی بۆتە ئامانجێک بۆ ئەم بڵێن هەم درۆن هەم ئەم ڕۆکێتانەی کە دێن و تا ئێستش بە حەقیقەت نەتوانراوە یعنی دەستنیشانێکی ئەو کەسە دەستنیشان بکرێ یان ئەو لایەنە یان ئەو جیهەتەی کە ئەم کارە تێکدرانەکە تەنها یەک جار نەبێ ئەوەی هەولێر کە ئەو کاتە جمهوری ئیسلامی ئێران بە شێوازێکی فەرمی وتی ئێمە بووینە، جگەل لەوەش ئەو درۆنانەی کە بە تایبەتی دێن هەندێک ئامانجە پێکن لە تورکیاوە دێن، ینی هی سوپای تورکیان دێنە قوڵای خاکی کوردستان. زۆر جار ئەگەنە نزیک کفری، ئەگەنە نزیک پێنجوێن، ئەگەنە نزیک ناوچەکانی ماوەت و ناوچەکانی تر ئەو ناوچانەی تریان ناوچەکانی قەندیل و ناوچەکانی سەرتاسەری سنووریەکان ئەوە بە ڕسمی بڵێن حکوومەتی تورکیا دەڵێ ئێمەین. زۆر باشە بەڕێز زیاوەر دواتر ئێمە سەرەوە پرسیارانە، بەڵام بەرامەوە گرنگە ئەوە بپرسم، ینی بۆ خۆتان نەزانن ئێستا هێرشەکان چڕ کراوەتەوە بۆ سەر هەرێمی کوردستان. قسەکە لەسەر ئەوەیە و بۆ خۆت ئاگاداری کە لە ماوەی هەفتەیەکدا کەمتریش لە هەفتەیەک بۆ خۆمان بینیمان کە دوو جار هێرش کرا سەر کێڵگەی غازی کۆرمۆر. بۆچی کەرتی وزە بە ئامانجەگیرێ لە هەرێمی کوردستان؟ ئەمە پەیوەستە بە هەلومەرجی ئاسایشی عێراق بە شێوازێکی گشتی. یعنی ئەگەر بۆ هۆکارەکان بگەڕین ئەڵێ ئامانجەکانیان چیان هۆکارەکان چییە؟ هۆکاری زۆر هەیە. یەکێک لە هۆکارەکانەوەیە کە لە سەرتاسەری عێراق بە شێوازێکی گشتی هێشتا هەلومەرجی ئاسایشی عێراق بە گشتی سەقامگیر نییە. هێشتا حکوومەتی فدراڵی عێراق بە دانپێنانی خۆیان هێشتا نەیانتوانیوە هەموو هێزە چەکدارەکانی عێراق کە بخەنە ژێر فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق یان فەرماندەی گشتی هێزەکانی عێراق بە شێوازە گشتی وەندێک هێشتا گروپ یان لایەنی سیاسی ماون کە هێشتا هێزی چەکداریان هەیە و نەچونەتە ژێر ڕچێفی ئەو فەرماندەییەوە. جگەل لەوە شۆکارەکانی تر ئەو کێشە و ململانیەی کە هەیە لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی عێراق لەسەر مەسەلەی بەرهەمێنانی نەوت و فرۆشتنی نەوت کە هەموومان ئەزانین ئەو بڕیاری دوایی دادگای فدراڵی دوایی ئەم لێدوانەی دوایی سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراق جگە لەگەڵەوەش کێشەی زۆر هەڵپەسەدا و لە نێوانی عێراق و لە نێوانی هەرێمی کوردستان کە چارەسەر نەکراوە. سەرەڕای ئەوەش بوونی داعشی شێشتا لە ناوچەکە، یعنی بوونی تیرۆر لەو ناوچانە، چونکە ئەو کێڵگەیە ئەو مەنتەقەیە تا ئێستا داعش لەو ناوچانە چالاکە ئەو کاری تیرۆسی زۆری ئەنجام داوە. یعنی ناوچەیەکی بۆشایی هەیە لەو ناوچانە کە داعش لێ بۆ چەند جارێک ئۆپەراسیۆنی لەلایەن هێزی پێشمەرگە یان ئۆپەراسیۆنی هاوبەش بووە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق بۆ ئەو ناوچانە. جگەل لەوانەش هەموو بە حەقیقەت هێشتا
عێراق نەیتوانێ کۆنتترۆلی ئاسمانی خۆی بکە، نەیتوانێت کۆنتترۆلی سنووری خۆی بکە، نەیتوانێ وا بکە کە نەیهێڵێ هیچ ڕۆکێتێک کە نەناسراو بێ هی خۆی نەبێ بە ئاسمانی عێراق تێپەڕێ یان درۆنێک بە ئاسمانی عێراق تێپەڕێ کە هی خۆی نەبووە و نەیتوانێت کۆنتترۆلی بوونی درۆن یان ڕۆکێت بکە بەس بەدەستی سوپاوە. یعنی کێشەکە ئەوەیە درۆن لەگەڵ ڕۆکێت بەدەستی بڵێن هێزێکی ترەوەیە یان هێزی چەکداری ترەوەیە یان گروپێکی ترەوەیە. ئەمانە هەمویان هۆکارن کە هەرێمی کوردستان هەموو ئەوانەی باسیەکەی حکوومەتی عێراق نەیتوانیوە کۆنتترۆلی بکات یاخود ناوێت کۆنتترۆلی بکات چونکە ئەمە دووشتی جیاوازە لە یەکتری. بەڵێ تا ئێستا حکوومەتی عێراق نەیتوانیوە هەوڵیشی داوە، یعنی بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق هەوڵێکی زۆریان داوە کە کۆنتترۆلی ئەوە بکەن. بێگومان نە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق نە سوپای عێراق نە حکوومەتی عێراق پێیان خۆش نییە کە کارێکی ئەوها ببێ، یعنی بڵێن سیادەیان پێشێل بکرێ، ئاسمانیان پێشێل بکرێ لە سەرتاسەری سنوورەکان بەتایبەتی لە سنوورەکانی تورکیا، سنوورەکانی ئێران، لە ناوچەکانی ناوەڕاست، لە هەموو ناوچەکانی ترەوە درۆن بێتە داخڵ ببێ، هێزی چەکدار بێ داخڵ ببێ، ڕۆکێت بەهاوێژرێ، شەڕ دروست ببێ، هێزی چەکداری تری ئۆپۆزیسیۆن هەبێ لەسەر خاکەکەی بەرامبەر وڵاتانی تر. یعنی ئەوە مانای ئەوەیە عێراق نەیتوانیوە تا ئێستا قودرەتی نەبووە، نەیتوانیوە تا ئێستا کۆنتترۆلی هەموو خاکی عێراق بکە بە تەواوەتی لە ڕووی ئاسایش و ئەمنیەوە، جگە لەوەش لە ڕووی پاراستنی سنوورەوە، لە ڕووی پاراستنی ئاسمانەوە، کۆنتترۆلکردنی ئاسمانەوە. چونکە ئەگەر بینە سەر حقیقەت ئێستا ئەمانە هەموو لە ئاسمانەوە دێن، یعنی ئەتوانی ئەگەر کۆنتترۆلی ئاسمان بکەی نەیڵێ ڕۆکێت تێپەڕێ، نەیڵێ درۆن تێپەڕێ. بەڵام عێراق نە توانای فڕۆکەی جەنگی ئاسمانی هەیە، نەتوانای سیستەمی ڕاداری هەیە کە بتوانین بەردەوام چاودێری ئاسمان بکە، نە دژە ئاسمانیشی هەیە کە بتوانین دژە ئاسمانیە. بەتایبەتی کوردستانی ئێستا زۆربەی ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەری ئەبینین لە دەرەوەیە، یعنی لە دەرەوەی سنوورەکانیەتی، یان لە سنوورەکانی تورکیاوە، یان جارجار لە سنوورەکانی ئێرانەوە، یان ئەوەیە لە ناوچەکانی لای مووسڵەوە ژێر دەسەڵاتی هێزەکانی سوپای عێراقەوە، یا لە ناوچەکانی کەرکووک لە ژێر دەسەڵاتی سوپای عێراقەوە، یان ئێستا لەو ناوچانەی کە نزیکی کەرکووکە، داقووقە، تۆزخورماتووە، ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی عێراقدایە. زۆر باشە، کەواتە بەڕێزیاوەر بەپێی ئەو ئەزمون و شارەزایی کە بەڕێستان لە سلکی ئەمنیە وهب سەربازی شاهەتانە، ئەتوانی پێمان بڵێ جۆری ئەو چەکانە و شێوازی ئەو هێرشانە زیاتر لە کام گروپانەوە نزیکە؟ چونکە ئاماژەت بە گروپی چەکداری کرد، ئاماژەت بە داعش کرد کە هێشتا چالاکە لە ناوچەکە داماوە، زیاتر لە کامیانەوە نزیکە؟ ئێمە هەتاکو بە حەقیقەت یعنی هەتاکو بە تەواوەتی بڵێن لێکۆڵینەوەیەکی ورد نەکرێ بە تایبەتی لەسەر ئەم ڕۆکێتانەی ئەم دوسێ ڕۆژە کە هاوێژراون بۆ کۆڕەمۆڕ، ئەبێت تیمێکی زۆر شارەزا یەکەم بزانی جۆری ئەو ڕۆکێتانە بڵێن ئایا مەحەلیە، یعنی بڵێن دروستکردنەکەی ناوچەییە یان دروستکردنەکەی هین وڵاتێکی چواردەورە یان هین دەرەوەیە، هین ناوچێک. جگە لەوەش مەدای ئەو ڕۆکێتە، یعنی دووری هاویشتنی ئەو ڕێکەوتە بۆی بزانرێ لە چۆوە، یعنی لە چ دووریەکەوە هاوێژراوە بۆ کۆڕەمۆڕ. جگە لەوەش مەسەرەن دەبێت بزانرێ ئەم ڕۆکێتە مەوداکەی چەندە و جگە لەوەش کە ئەکەوێتە عەرز ئەزانی لە چی ئیتیجایەکەوە هاتووە. ئێمەش ئەزانین لە چواردەوری کۆڕەمۆڕ بێگومان کامیرا هەیە، ئەزانێ یعنی وێنە هەیە کە ئەو ڕۆکێتە لە کوێوە هاتووە. ئەمجە دوایی ئەتوانین بڕیار بدەیت کە لەلایەن چ گروپێکەوە هاوێژراوە. یعنی تۆ پێش لێکۆڵینەوە و ئەم لێکۆڵینەوەی وردەت نەبێت نازانی، یعنی ناتوانانی تۆ تۆمەت بخەیتە سەر هیچ لایەنێکی ئەم بابەتە. وەکو باسم کرد ئێستا من بەس ڕوونکردنەوەی کە دەمێ لەسەر مەسەلەن ئەم کۆڕەمۆڕ هەر چواردەورەکەی بڵێن پارێزراوە لەلایەن هێزەکانی پێشمەرگە، هێزەکانی بەرگری و فریاکەوتن، هێزەکانی لیوای پۆلیسی پاراستنی نەوت و هێزێکی زۆر لە چواردەوریەیە. بەڵام کۆڕەمۆڵ لە ناوچەیەکی تەختاییەیە، بەڵام زنجیرەیەکی چیا هەیە، ئەکەوێتە ڕۆژئاوا و هەتا باشووری ناوچەی، یعنی درێژ ئەبێتەوە لە ناوچەی لەیلانەوە تا دەگاتە ناوچەکانی نزیک کفری
بڵێن زنجیرەیەکی بەرزایی هەیە دیارە لە لای ڕۆژ ئاواوە لیوایەکی عێراقی جێگیرە یعنی جگەل لە پاراستنەکەی لایەن هێزی پێشمەرگە و هێزەکانی بەرگری فریاکەوتن و لیوای پاراستنی نەوت لە بڵێن هێزێکی لیوایەکی عێراقی سەر بە فڕقەی هەشتی عالی ئەکەوێتە ڕۆژئاوا جێگیری ڕۆژئاوا بەڵام دوورە لە ناوچە کۆڕەمە ڕەنگە 30 کیلۆمەتر تا 40 کیلۆمەتر دوور بێ لە باشووریش لیوایەکی حەشدی شعبی هەیە بەڵام ئەو لیواش بە هەمان شێواز نزیکەی 40 کیلۆمەتر دوورە لە ناوچەکانی کۆڕۆمۆر لە نێوانی کۆڕۆمۆر ینی هێزی پێشمەرگە و هێزەکانی هەرێم لەگەڵ ئەو دابەشبوونی ئەو لیوای حەشدی شعبی ئەو لیوای سوپای عێراق بۆشاییەکی زۆر هەیە هیچ هێزێکی لێ نییە ڕەنگە خەڵکێک بتوانن بێن لەو بۆشاییانەوە بڵێن ڕۆکێتێکی بچووکە قاعدەی بچووکی هەیە ئەتوانی هەڵی دەی و ئەمجە دوایی ناوچەکە بەجێبێڵێ لەبەرەوەی تۆ ناتوانی ینی بە تەواوەتی زۆر باشە بڵێن بیسەڵمێنی یان بڕیار بدەیت بڵێن فلان لایەنە یان فلان گروپە ئەگەر لێکۆڵینەوەیەکی ورد لەسەر ڕۆکێتەکە نەکەی و ئەگەر زانیاریکی هەواڵگیری وردت نەبێ یعنی تیمێکی دروستکەی لە کەسانی شارەزا لە بواری هەواڵگیری و لە بواری ئەو ڕۆکێتە بۆی بتوانی تەحدیدی بکەیت کە ئەم ڕۆکێتە لە شوێوە هاتووە تیجاکەی لە مەسافەیەوە چەنەوە هەڵدراوە ئەو ڕۆکێتە بەڵام بە گشتی ئەمە کارێکی تێکدەرانەیە یعنی ئەکەوتە قاڵبی کارێکی تێکدەرانە ئیتر هەر لایەنێکی کردی بێتی باشە دەمەوێت ئەوە بپرسم ئاماژەت بە بوونی چەند هێزێک کرد لە دەوروبەری کۆرمۆر با بزانین کام هێزە زۆر لەو ناوچەیەوە نزیکە و پێشمان بڵیت کوێن ئەوانەی کە چاویان زۆر لەسەر کێڵگەی کۆرمۆرە بەڕێستان ئەزمونێکی باشتان هەیە وەکو باسم کرد لە سیلکی ئەمدی و ئەسکەریدا بەڕاستی چونکە چەندەها ساڵە و چەندەها جاریتر پێکەوە شرۆڤێن بابەتانەمان کردووە بۆکو باسم کرد ئێستا کێشە و ململانەیەکی زۆر هەیە لە عێراق کێشەی سیاسی هەیە لەسەر چۆنێتی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق کە ئێمە ئەزانین لە مانگی دەوە هەڵبژاردن لە عێراق ئەنجام دراوە ئێستا مانگی شەشە نزیکە 8 مانگە تا ئێستا حکوومەت پێک نهێنراوە نازانین چەند مانگتریش حکوومەت پێک ئەهێنێنەی ململانەیەکی سیاسی لەسەر ئایندەی ئەو حکوومەتە هەیە ئەوە یەک دووەم کێشەیەکی بڵێن هەیە لە نێوانی هەرێم کۆمەڵێکی کێشە لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارە هەرێم لەسەر بوجێ گشتی لەسەر مەسەرەی بەرهەمێنانی نەوت لە کێشەیەکی زۆر هەیە هەڵپەسێراوە لە دوای ساڵەکانی 2005 تا ئێستا ئەم کێشانە چارەسەر نەکراون کۆبوونەوە کرا بەڵام کێشەکان چارەسەر نەکراون یعنی ئەمەش ڕەنگە ڕۆڵ ببینێ جگە لەوە شۆک و باسم کرد هەندێک لایەن هەیە هەندێک گروپ هەیە بە حەقیقەت بڵێن بەقینن ڕقیان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمش ئەتوانین بڵێن بەشەکە لەو هۆکۆرانە بەڵام جگە لەوەش داعشش لە ناوچەکە هەیە یعنی ئەمانە کۆمەڵێکن ڕەنگە ڕۆڵ ببینن لەم مەسەلەی ڕۆکێت بارانکردنی هەرێمی کوردستان کە لێرە بووە جارێک بۆ لە ناوچەکانی نزیکی هەولێر بووە جارێک بۆ مەسفاکەی نزیکی هەولێر بووە جارێک بۆ ناوچەکانی نزیک بامەڕنی بووە لەم ماوەی دواییدا ئەو درۆنانەی کە دێن لەبەرەوەی وەکو باسم کەواتە بەڕێز کە بەڵێ و دلیلی ئەگەر یارمەتی بێ دەمێ ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم ئایا ئەم گروپە چەکدارانە هیچ جیاوازێک دەکەن لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا؟ نەیان کردووە بۆ جیاوازی لەبەرەوەیە مەسەڵەن پێشتر چەند جارێک چەند جارێک لە هەر لەم ماوەیە ئەم چەند ڕۆژەی لە ناوچەیەکی لای بامەڕنیان بڵێن بۆمباران کرد چەند جارێک ناو هەولێریان مەسەڵەن فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریان درۆنیان نردۆیان ڕۆکێتیان بڵێن هاوشتووە بۆ ئەو ناوچانە لەم ماوەیەدا مەسەڵەن پێشتر ئەو مەسفای نەوتی نزیکی هەولێر لەوێ بۆ کرایە ئامان چەند جارێک ناوچەکانی تر حتا پێگەکانی هێزەکانی پێشمەرگە و ناوکرانە ئامانج لەلایەن ئاڵتون کۆپریەوە یعنی لەو لای ئاڵتون کۆپریەوە ڕۆکێت هاوێژرا بۆ هەرێمی کوردستان ئێستش ئەوە ئەم ناوچەی کراوە بە ئامانج کە ناوچەی کۆڕۆمۆرە یعنی هیچ ناوچەیەکیان نەپاراستووە بۆ وەکو ئامانج بێ خۆی مشکلەکەی وەکو گوتم مشکلەکەی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئاسمانەکەی نەپارێزراوە
خۆی ئەمە ئەرکێکی سیادیە لەلایەن حکوومەتی فدراڵی عێراقەوە بە حەقیقەت دەبێت هەموو ئاسمانی عێراق بە ئاسمانی هەرێمی کوردستانەوە بپارێزێ لەو هەڕەشانەی کە هەیە کە ڕۆکێتن درۆنن فڕۆکەی بێفڕۆکەوانن فڕۆکەی جەنگین ئێمە بینن ڕۆژانە ئاژمار ئەکرێ کە چەندەها درۆن بەدەیان درۆن داخڵی خاکی هەرێمی کوردستان دەبن فڕۆکەی جەنگی داخڵە بێ تۆ باران ئەکرێ موشک باران ئەکرێ بەڕاستی ئەمە ئەرکێکی دەوڵەتی فدراڵی عێراقە بۆ ئەوەیە کە بتوان بەڵام ئێمە لێرەدا بە حەقیقەت ئەبینین بێدەنگیەک هەیە یعنی ئەوەی کە ئێستا بێدەنگی لەلایەن کێوە بەڕێز یاوەر یعنی ئەم وەکو باسم کرد کە ئەمە ئەرکێکی سیادیە ئەمە دەستور تەحدیدی کردووە بەپێی دەستور پاراستنی خاک سنوور ئاسمان ئەمە ئەرکێکی سیادیە ئەرکی دەوڵەتی فدراڵی عێراقە ئیتر چ سنوور و ئاسمان و ئەو ناوچانەی هەرێمی کوردستان کە ئەوا بۆردەمان دەکرێ یان ڕۆکێت باران ئەکرێ یان درۆن باران ئەکرێ یان ناوچەکانی تری عێراق ئەمە ئەرکێکی عێراقیە بەڵام ئەبینین لەم ڕووداوانە نا لژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق هیچ دەنگی لێوە دێت نە ئەبینین هیچ بەیاننامەیەکی وەزارەتی بەرگری عێراقدایە یان فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراقدایە یان وەزارەتی دەرەوەی عێراقدایە یان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق یعنی نابینین ئەوانەی کە لێپرسراون لەسەر ئەمە یعنی لەسەر ئەم کارە تێکدەرانە کە نێڵن ببێ عێراقا درۆنە بە ئاسمان دێ فڕۆکەیە بە ئاسمان دێ زۆر بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم ئەم بێدەنگی حکوومەتی عێراق بە هەموو شێوەکانیەوە کە بەڕێز داماژت بۆ کرد هەڵگری چ پەیامێکە والله ئەم بێدەنگیە کە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەوەیە کە یعنی بەڵگەیەکی زیندووە کە حکوومەتی فدراڵی عێراق هێشتا کیانێکی جێگیر نییە لە ڕووی ئاسایشی سەقامگیری ئاسایشی ئەو وڵاتە جگە لەوەش هێشتا کیانێک نییە بتوانێ داکۆکی لە سنوورەکانی خۆی و ئاسمانەکانی بکە لەگەڵ وڵاتانی دراوسەیە یان لەگەڵ شوێنەکانی ترە و هێشتا بەڵگەیەکە لەسەرەوەیە کە قودرەتی نییە بتوانێت کۆنتڕۆڵی هەموو هێزە چەکدارەکانی عێراق بکە بۆیە نێڵی ڕووداوی وا بێ یعنی ئەمە طبعا کەمەوە ئاڵێن پێمان ناخۆشە طبعا ئەمەش بەچی ئەکرێ حقیقەتەکەت پێ ئەکرێ بۆ پاراستنی هەرێم بە هەماهەنگی ئەکرێت یعنی ئەبێ حکوومەتی فدراڵی عێراق هەوڵدا هەماهەنگیەکی توندوتۆڵی سەربازی و ئەمنی و هەواڵگیری لەگەڵ هەرێمی کوردستانە هەبێت ئەبێ ئەوان بێنە پێشەوە بۆ ئەو هەماهەنگیە کە بۆ ئەوەی ڕێگری لەمانە بکەن چونکە وەکوتم ئامانجگرتنی هەرێم لە دەرەوەی بڵێن دەسەڵاتی سنووری دەسەڵاتی هێزەکانی ئەمنی هەرێمی کوردستانە. بەڕێز جەبار یاوەر فەریقی یەکەمی خانە نشینکراو سوپاس بۆی کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی دەست خۆش.